ئەزمموی خاتونێکی دەستڕنگین بووی ئازیزە خێنەڕۆم خاتونەی ئەمڕۆ لامان ئامادەیە شارەزایەکی زۆر باشیە هەم لە دوورینی جلوبەرەك هەم لە چنین و ئەو کارە دەستیانی کە لەسەر جلوبەرگ و زۆرێک لە بابەتەکانی تریش تەنانەت ئەکسسوارات و کۆمەڵێک بابەتی تریشەیە کە ئەم کاری لەسەر کردووە خات و شارەبان ئیسماعیل میوانە لە کۆتا تەوەری ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێ خات و شارەبان سڵاو لێ بێ و زۆر بەخێر بێ سڵاو لە ئێوەش سپاسانەکەم پێم بڵێ چەند ساڵە سەرقاڵی ئەم کارانەی سەرەتا لە چیەوە دەستە پێ کرد وەڵی تقریبا 25 ساڵە ماشەڵڵا خەریکی ئەم کارانم باشە سەرەتا چی کرد سەرەتا تقریبا 7 ساڵیم بوو ماڵێک هەبوو بڵێن بە تۆپ برنجۆکی قماشیانێ هێنا هی کراسی کوردی ئیتر ئەو کاتە ئێستا لە شوقەکانی کارێزە و شکلەوان ئێستا بینەرەکان زۆربیان بزانن بە تۆپ ئەمان هێنا و کاتە سیارەژ نەبوو حەزمانە کرد خۆمان کۆ بووینەوە لەگەڵ کچانی دراوسێ و ڕەفیق و برادەری خۆمان ئیتر ئەچوین ئەو کاتە بە تۆپ ئەمان هێنان و ئەوان بە پارچە پولەکەیان هەبوو بە پارچە پولەکەکانیانەیانی لەگەڵ مادێک وەکسی کۆتین ئەماننا لەو تۆپە قماشە و تۆپە قماشەکەمان هەمووی بە پولەکە ئەڕازانەوە و لولمانە کردەوە ئەمانایەوە دەستیان لەم کارانەتانەوە کە دەست پێچە بوو وای کرد کە تۆ کاری خەیاتی هەڵبژێریت و بتوانی کۆمەڵێک لەو کارانە دروست بکەیت ئێستا لە ستۆدیۆ لایەمەیە بەڵێ هەر خۆم حەزم بە کاری دەستی کردووە حەزم نەکردووە دانیشم حەزم کردووە ئیشی خاتوونەکان بکەم ئیتر ئەو کاتە حەزم لێ بوو مەکینەیە بکڕم ئەو کاتە ینی لە سابوونکەران بووین ئیتر کە هاوسەرگیرم پێک هێنا خۆ دەزانی ترەڵێن نۆماڵی ئەبێ سەرەتا فێرکاریەکان بکەی بۆ ماڵەوانێ بزانی کە چۆن ئیشەکەی ئەو کاتۆڵا برایەکەم دەستوچاوی خۆش بێ لێ ڕۆستاو ڕێزم بۆ هەیە کاک سالار ئەو کاتە من خۆم بەدەستمەوە نەبوو مەکینەیەکی بۆ کڕیم خەیاتی و تێگە تۆ حەزل لێەوە خولیایی خەیاتی تر هەلو کاتۆ دەسم کرد بە خەیاتی تا ئێستا مەچینەکان مەچینەی پەپولە بوو ئێستاژ ماوما هەر پێشکەشم کردووە بە خێزانەکەی ئەو بەس خۆم دانێترم بەکارهێناوە زۆر خۆش بێجا ئەمڕۆ خات و شارەبان بەنیازە کارێکیش لێرە ئەنجام بات ئەو کاری کە بەنیازی ئەمڕۆ تاویکەی چیەکە بەڵێ ینی ئێستا ئەمە بڵێن هێلەکێکە دروستم کردووە حەزی لێ بووە بە مۆرو بۆی بکەم ئیتر کە ئێستا ئەم هاتە لام وەک دوورینێک ئەم هێلەکەم دووری بوو بۆ خاتونێکی تر بەڵام ئەوش لەسەر شێوازی ئەو پێی دووریمەوەتی حەزم لە ستایلی ئەم شێوازی هێلەکەیە داسێک ئێستا ئەم پێم ئەڵێ ئەمەم بۆ بگوازەرەوە سەر ئەم شێوازیم هێلەکەم بێ جوانترە ئێستا ئەم وانەی ئەو بەڵێ خاتونەکە پێیوتوم ئەبێ بێی خەمە سەر شێواز تۆ لەگەڵ قسەکانی شاتوانی سەرقاڵی کارەکە خات و شارەوانی زۆرمان نەماوە بۆ نەورۆز و وەرزی بەهار بۆ ئەم ساڵ بەڕای تۆ مۆدێلی چییە بۆ منە خانمان تا چەند لە ئێستاوە کارەکانیان هێناوە بۆ لای خانمانی دەستڕنگینی وەکوێەوە بۆی بەڵێ لە ئێستاە زۆربیان حەزیان لە جلی کوردیە بەڵام من حەزەکەم شێوازی جلی کوردیەکانە زۆربیان ئەڵێ بافەقیانەی نەبێت یان بە شێوازێکی عەزی ئەیدورن پێم خۆش نییە من حەزەکەم هەر کوردواری کوردەواری جوان بێ فەقیانەی هەبێت یعنی زۆر پێم خۆشە هەموو خانمێک بەرەو کولتوری ڕەسەناتی کوردایەتی بڕوات خۆشترە پێ خۆش بێ خۆی بێگومان جلی کوردی خۆی جوانە ناکە دەستکاری لەگەڵ جلی کوردیا کۆمەڵێک ئەکسسوارات و کۆمەڵێک شتی کە خانمان بەکارێن کڵاویش بەکارێنن تا چەند گرنگی بۆ بابەتانی کەشاوە زۆر ئەوەی کە بۆ خانمان بێت هەموویم گرنگی پێیاوە تێگەشتی لە ئیشی چنینە ئیسە شانە و کۆڵوانە و شت و ئیشی شاڵی حاجەت شۆرین و سەر و کڵاوشت ئەوانم هەمووی بەکارهێناوە لە عینی کاتیشە توانی و مەسمڵ و مێخەک و ئەوانش بچنم وەک بڵین ئەوانە لەویا لێتی چەندین کارە لەگەڵ خۆتا هێناوە بۆی لەگەڵ قسەکانە کە تۆ باز لە کارەکان تەکێن بەڵێ لێرەوە بەرەبەرە نیشانی بینەرانی بین بەڵێ ئەوە چنینی شاڵێکە بۆ ئەم وەرزی زستانە زۆر گەرم و گوڕ باشە بەڵێ ئەمە چەند ڕۆژە پێچۆ خات و شارە وەڵاهی ئەوە گەربووی دانیشم چونکە من خولێکی تایبەتم کردوتەوە بە خێرخوازی تقریبا 30 ساڵە تا ئێستا سپاس بۆ خوا سەد خاتوونێک لەلام بەردەوامن فێری دەمانم کردنین بەڵێ زۆربەی مامۆستاکان لەلا من یعنی تۆ خۆ دەزانی ئەم مەعاشە ئەوە نییە بڵێ بژێوی ژیان کات
بەڵام نوام لێ کردوون کە سوپاس بخوا لەسەر پێی خۆیان بوەستنێ سا هەمویان پێی گیان هەیە وەک مامۆستا ئەسیل و مامۆستاکە ژانوان زۆری بێ مامۆستاکان زۆر باشە ئێستاش کۆمەڵە ڕێکخراو هەیە بەڵێ لەگەڵ و ڕێکخراوانەیە کارەکەی بۆی شتەکان نمایشکەیت وەڵاهی تا ئێستا بە خێرخوازی کردومەوەی ڕاستی بێ بە شاراوی بۆ بەڵام هەرێ سپاس دەکەم خاتونەکان زۆر بەیانەها کەم دەرامەتن ئەنجا من لە شوێنێکی شعبیان وەکانی سپیکە لەوێیان بە سوپاس بخوا دوکانێکە کە دامناوە زۆربەی خاتونەکان شوێنێکی تایبەتی شوێنێکی تایبەتی جوان خات و شارەبان تۆ ئەم سەرشانێک ئێستا بەدەستنەوەیە دڵنیان بۆ نەوردەکاری زۆری ویست لە هەنێک شوێنیان موروشە بەکارهێنا بەڵێ بەڵێ هەر مورو ئەم ڕەشانەی بەکاری باشە ئەی ئەمەیان چەند ڕۆژە پێچووە وەڵاهی ئەویان بۆ 2 ڕۆژ دانیشتم لەسەری بە 2 ڕۆژ بەڵێ بە 2 ڕۆژ دانیشتم لەسەری ئەرە وڵات لەبەرەوەی چەند خواستیان لەسەر ئەم کارەکەیانە هەیە زۆر خواستیان لەسەرا وا مەزانە کە شەبەکە شتێکی گەرمە بۆ سەرشانیش بێگومان ڕاستە لاانەوتی کە زۆر گەرم و گەرمن باشە جا تۆ ئەکسسواراتیش دروستەکەی واتە شتێک نەماوە تایبەت بێ بە خانمان و خات و شارەبان دروستینەکە لە هەموو کارەکانە بەڵێ بەڵێوانیمە یعنی مەکینەی نەخشی کۆمپیوتەریشم هەیە من زۆر دەمێکە لە 2008ەوە مەکینەی کۆمپیوتەری کە زۆر کەس نێ زانیان نەخشەکانیان هەمووی لە بازار ئەکڕیم مەکسیەکانیان زۆر گران بوو بەڵام من هەستان بەکڕێنی مەکینەیەک دوو کچی قەڵات زێم لا بوو هەر خۆمان فێرکاری ئەیتر دانیشتم وڵا لەسەر نەخشی کۆمپیوتەرەکانیش ئیشم کرد زۆر باشە هەموو کەرەسەکانی لێ دانێکیش لێ بووی کە دوای سی خۆشەکەیش و ئاوێنەکە زۆر جوانە جا ئەم کاری کە بەدەستنەوە بۆ حەزم کەمە قسە لەسەر ئەمە بکەم وتت حەزەکەم بۆ نمونە ئەو شتانەی کە ئیتر وەکو مۆرکێکی خۆمانی لێ هاتۆ تۆ بەکاری بێنزەوە لە کارەکانتە ئەم کارەشت بە هەمان شێوازە ئەو کارەشم هەر بە هەمان دەستخۆش ئەوە هەر کولتوری ڕسەنایەتی ئەویش حەز ئەەکەم یعنی خانمەکان هەمویان بگەڕێنەوە بۆ کاتی جلی کوردی بۆ کاتی شتە کۆنەکان یعنی زۆر خۆش و یادەوەریەکی جوان بوو بکۆن زۆر باشە دەستەکانە خۆش سپاس دەکەم لەگەڵ نەخشی کۆمپیوتەری ئەو بابەتانە بەڵێ نەخشە کۆمپیوتەرەکان بەڵێ ئەمانەیە وایە ئەوانە بەڵێ نەخشی کۆمپیوتەرین زۆر باش تۆ توانین باشەوە نەخشی کۆمپیوتەرە بڵێن ئەوەیان هی دەستە ئەمەیان چۆنە بۆ نمونە خانمەکان خۆیان پێتەڵەن ئەڵەن فڵان نەخشمەوێ بۆ ئەوەی کە تۆ بۆیان دروستکە یان چۆنە وێنەی یەکێکی ترەی هێن و ئەڵە لەوەمان بۆ بکەن بەڵێ ئەوەش هەر نەخشێکە ئەیهێنێ قماشەکە هێنێ بۆ لامان ئەڵێ چ ڕەنگێک جوانە بۆ سەر ئەوە ئێمەش ئەیهێنین هەمانە بە قەیتانە هەمانە مور و زەنگیانەیە ئێستا کۆمپیوتەرەکان پێشکەوتون زەنگیانەکانیش دائەکوتن ئیتر من ئەمانە بەسی بۆی بکەم ئەم نەخشی کۆمپیوتەری چ جیاوازیەکی هەیە لەگەڵ کارێکی تراکە خۆ دروستیەکەی وڵا ئەوەیە زۆر ئەرکی لەگەڵ ناکێشی تۆ مەکینەکەی ئیشەکات خۆت جارانە زانیت ئێستا ئیشی خەیاتی زۆر ئاسان بووە ئێمە جاری وا بوو سنگێکمان ئەکرد هەتا مورووەکماندا کوتیانی زۆر ناخۆش بەڵام ئێستا هەموو جیازەکانیان هەیە دەستگاکان هەیە زۆر بە ئاسانی مورودا کوتی زۆر بە ئاسانی جاران ئەمان نار بۆ بازار 6 قۆبچەمان بۆ کە پسکەن بە 1000 ئێستا بە هەوەسی خۆ دەتوانانی قۆبچەکان ئێستا کەرەسەکانیش زۆرترن لە بەردەستە هەموو شتێک لە بەردەستە ئافرمیشی خەیات زۆر ئێستا پێشکەوتووە گونا حەخاتونەکان بڵێ ئیش نازانی هەستەکەم ئەم کەوای کە بەدەستی منێت تۆزە کۆن بێوە ئەوە کۆنا بەڵێ قەدیمی یا ڕەنگی شینی کاڵیشم هەیە سوورەکەیشم هەیە بەڵێ کۆنانە بەڕاستی جارێکتر مۆدێلی هاتووە هەمووی مۆدێلی هاتووە بەڵێ شتێکی کۆن ئەمانە هەمووی خۆ دووری وتن بەڵێ هەمووی خۆم دووری و من جا خۆشیەکەی کارەکەی کە خات و شارەبان لەوایە خۆی ئەی دوورێ خۆی ئەی چنێ دیزاینێکات و اینجا پێشکەشی خانمەکەەوەش ئەکسسواراتی مەطبەخ حفیاتی مەطبەخ بە هێلم بانی شاستا حەلەبی باوەڕنیش و بریسکا ئەوانە شتێکەیە کە نەیزانی لێشی دەستیە باوەڕ ناکەم دەستەکانە خۆش بێ دایکێک لەم هێلەکانە بوو دواتر کە دام ناوتت ئەمەیان تازە بزانم ئەمە بوو وایە ئەمە تازە ئەمە چی بەکارهێنا ئەوە هەر لە شوێنی بڵێن نەقێم و قەیتان و شتەکانە هەمووی بە هین هەیە ئەتوانین بە مسقال ئەیکڕم تێگەشتی لەگەڵ نەقێمە خۆم هێلەکە کا دوورم و دیزاینی بۆکەم باشە بێگومان تەنسیخکردنی ئەم ڕەنگانەش زۆر گرنگە بوو ئەوەی کە
جوانیەکی تایبەتر ببەخشێ بەکارەکەت چۆن گرنگی بە ئەو گونجاندن و تەنسیقکردنی ڕەنگانایی سوود لێ چێبینی؟ من کە سەیری شێوازی قوماشەکە ئەەکەم تێگەشتی یعنی وای لێ ئەەکەم لە زۆربەی کراسە بتوانێت بۆ زۆربەی هین بەکاری بێنیت کراس بەکاری زۆر باشە خۆیترە بەڵم داە بچکەمی بەیەندی بە خانمانەوەە کاوە دەسترنجینی هیچ شتێک بۆ کوڕان بۆ پیاوان ئێستای بینی کۆمەڵە جلی پیاوانی شاتووە جلی کوردی نەخش و شتی تیا دروستەکەن قەت کەس لەو سەرەوە بابەتانە نەکردووە واللهی بۆ پیاوان ئەوەی ڕاستی بێت یعنی چونکە من بڵێم ئەمانەی ئیشی مارێزەکەن ڕێزم هەیە بۆیان پێشمەرگەکانی ناو ئەوێ چکە دەمێکە لە کانیسپیکە دانیشم بڕواکە یعنی بۆ هەر شتێک بێ ئەڵێن بیبن بۆ لای خات و شارەبات چکە ئەو نەبێ بەخوا نازانێت جلەکانمان دەستی خۆش ئەمە هی مناڵە ئەوەش هی مناڵە بەڵێ هەروەگە و موروە شیلانانە وایە بە زوردەکەیەتی ئاوات چنیومە و لیرم پیا باشە تا ئێستا تا چۆن بووە بە مۆدل بۆ نمونە دایک و کە چردووکیان بەیەکەوە بۆ زۆرم هەیە وەک تاقم زۆرم هەیە بەڵێ دایک و دایکەکە بڵێ قماشەکە زیاتر ئەهێنێت ئەڵێ حەزەکەم چیت بۆ ئەو کرد ئەوش بۆ من بکەتی باشە ئەمە شیان ڕەنێکی جیاوازتر ئەوانەی ترکە نیشانمانە سەررجەمیان ڕەش بوو ئەمەیان لەگەڵ چ کراسێکە جوانە بۆ نمونە و خانمە ڕێنمایی ئەوە شیانەکەی بڵێ ئەم هەیە لەگەڵ فلان ڕەنگە کراسا جوانتر ئەوە بۆ ڕەشی سادە زۆر جوانە ڕەشی سادە چووکە خۆی ڕەنگەکەی زەقا تێگەشتی ئەتوانیت لەگەڵ پیرۆزەی شابەکاری بێنی شەرابی شابەکاری بێنیت زۆر باشە دەستەکانە خۆش بێ لەگەڵ ئەو کاری کە کردت ئەتەوێت لێرە تاویکی گەشتی بەکوێ زۆری ماوە وەڵام کاری کە کردم تۆزێ نازانم ئیشی دەستی وردکاریە ئیتر من ئەمە هەمووی دا ئەوەزێنمەوە سەر ئەم هێلەکە کە داێنێ بە چەند تاوابێ بە ڕۆژێک تاوابێت گیان وڵاگە لی دانیشی ئەرۆڵا تاواویەکەیت زۆر باش هەتە بۆ شتێک بۆ نمونە غەڵەتی تیابکەی هەڵی تیابکەی زۆر 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 ئەرەوەڵا بەس ئێستا زۆر زۆر باشتر لە جاران تێگەشتی ئێستاسمونێکی باشتر هەیە گەورە کار لە ئەم کراسە کوردی و هێلەگوکاو ئەمانەیە بکەیان لە ئەکسسواراتە لە کامیاناتێ زۆرتر وەڵڵا هەچێک بەردەستم کەوێت حەزم لێیە هەرچێک بەردەستم کەوێت حەزم لێ بیکە واتە دیاری نەکردووە بڵێ با زۆرتر لەمایان نابێ ئەمایان کەمتر نەوەڵڵا ینی ئیشی ئەکسسوارات و ئیشی تحفیاتی مەطباخ زۆر حەزم لێ بووە هەر لە بازاڕی خەفاف شوێنی شەکرا فرۆشەکان هەر لەوێ بڵین بە لاسکی بڵێن نینەکانیان ئەیینە گوڵەکان خۆم لە ماڵەوانێ گوڵەکانم لەسەردا ئەنا و یعنی زۆر زۆرم ئەهێنا و ئەو کاتە بۆم ئەگەڕانەوانێ بۆ ئەوێ ئەو کارێک کە لەبەر دەستا بوو بەڵێ سەرەتا بۆ منە بەچی دەستە پێکرد ئەبێ یەکەم جار ئەو مرۆ گەورانە بۆ نشیلانە گەورەکان ئەبێ زەنگیانەکان پێوە ئەبێ زەنگیانەکان پێوەکەی ئەنجا سەرەتا کۆتایی شیلانەکەشەکەی زۆر باشە دەستەکانە خۆش پێشتر کارەکەی پیشان ناوتی بەو شێوازەی بەڵێ توانی بەم شێوازە بیکەی بۆ کەوائیکەن زۆر سەری لەچێتەوە بۆی کە بۆ سەر لە چک ئەیکەن بەڵێ دەتوانی بەم شێوەیە بەکاری بێنی تەوانێ عینەن ئەوەی کەوتم ئەمە نمونەیەکانە دەست خۆش بێ سپاس بۆ ئێوەش بەهوای بەردەوامی لێەکەم سپاستانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم کە یعنی ئێوە ئەتوانن ڕسەنایەتی کوردی بەدەست بێنەوانەیەوە ئەتوانن ئەو خانمانی کە دەزڕەنگینن زیاتر پەرە بە ڕستنی کوردی بن پەرە بە ئیشی خۆیان بن من زۆر سوپاسی ئێوە ئەەکەم سوپاسی یەکێتی سندیکا ئەەکەم من خۆم ئەندام لە لای ئەوان لەیلاخان و مامۆستابەیان سێ ساڵە لەگەڵ گروپی ئەوانم یعنی هەچ خانمێکیش نەتوانێت خۆی شتەکانی بڵاو بکاتەوە یان نەتوانێت بڵێ من پەیجێک دانێم یعنی توانێت یەکێتی سندیکا یارمەتی ئەیە زۆر باش بێگمان ئەو سندیکا و ڕێکخراوانی زۆر مامۆستابەیان زۆر باشە بێت بۆ خانمانی دەزرەنگین دووبارە سپاس بۆ تۆمان دەستەکانە خۆش بێت